بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەسەر باسێکی تر و یاداشت و نووسینێکی گرنگی تر قسە بکەین لەم بەرنمەیەماندا. زمانی گەردەلوول خەونی شنەبا ناونیشانی کۆدیداری بیرەوەریەکانی یاخود نووسینی دکتۆر فەرهاد شاکەلیە. ئەم کتێبە باس لە فەرهەنگ دەکات، زمان بەسەر دەکاتەوە، نەتەوایەتی و سۆفیزم و بابەتی فکری و فەلسەفی زۆر تاو توێ دەکات. قسە لەسەر کۆمەڵێک پرسی گرنگی ژیانی ڕۆحی و باس و بابەتی فکری و ئەو جەدە لە جیاوازانەی لە ناو دنیای کورد و دنیای ئیسلام و دەوروبەردا هەیە شی دەکاتەوە. ئێمە هەوڵ دەدەین بە ئامادەبوونی نووسەر ئەمڕۆ گفتوگۆیەک بکەین لەسەر ناواخن و ناوەڕۆکی ئەم کتێبە. بۆیە دەپرسم ئایا زمانی گەردەلوول خەونی شنەبا بیرەوەریەکانی فەرهاد شاکەلیە و لێرە کۆتایی پێهاتووە؟ کاک فەرهاد خۆشحاڵ بووم. زۆر سپاس، منیش بە خێراتنتانەکەم. زۆرم پێ خۆشە کە تەشریفتان هێناوە بۆ شاکەل و بۆ ناوچەی شاکەل و گەرمیان. ئێمەش بە خێراتنەوەت دەکەیت. چەند ساڵە نەهاتوویتەوە بۆ کوردستان؟ وەڵا زوو دێمەوە. پار هاوین لێرە بووم، هاوینی پار بانگێش کرابووم بۆ زانکۆی سەلاحەدین و زانکۆ گەرمیانیش بۆ دوو سیمیناری و هینی جیاواز لێرە بوو. مانگی حوت لێرە بووم، 6 و 7 ماوەیەک لێرە بوو. بەڵام زوو بەو معنای نایمە بڵێ مەڵا هەموو ساڵە چەند جارێک، جاری وا هەیە 2 ساڵیشی پێچێ ئەو جا سەرە دەمەوە بە گۆرەی ئەوەی کرد چۆن ڕێکەکەوێت. ئەوانەی کە دێنەوە لە دەرەوە بە تایبەتی کەسانی وەکو جەنابەت لە میدیاکان دەرەکەون لانی کەم ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود میدیاکان تیڤیەکان ئاسانکاریان کردووە بۆ ئەوەی ببینرێن. بەڵام وابزانام تۆڵەی میدیای کوردی لە ڕووی سیاسی و ئایدۆلۆژیەوە سانسۆری منیان کردووە وەکو پەراوێز بۆی دەرنەکەوم. ڕاست ئەوەیە؟ ڕاستە. من لایەنێک ئەنی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت دوو لایەنی هەیە. لایەنی کەنەوەی کە من ڕاستەکەی خۆم زۆر پێم خۆش نییە بۆ خۆ دەرخستن و شتی و ئەگەر باس و خواسێکی قوڵ و گرنگ نەبێ پێم خۆش نییە هەر بەخێر بێتەوە و کەی هاتیتەوە نازانم چی ئەو شتانە شتی گرنگ نیە لە ڕاستیە. وەختێک ئینسان دەربکەوێت کە پەیامێکی پێبێ، شتێکی تازەی پێبێ، دەنگ و باسێکی پێبێ کە بۆ خەڵک گرنگ بێ، ئەوە ڕەنگە باشتر بێ. ئەوە لایەنێکی ترێتی. لایەنەکەی تریشی ئەوەی کە جەنابیشت دووبارەت کردەوە، بەڵێ ماسمیدای کوردی ماسمیدایەکی سیاسیە، ئایدۆلۆژیە. پێی خۆشە کەسێک پێشان بدا کە لەگەڵ بیری ئەو ئەگونجێ و بیری ئەوی پێ بەهێز ئەبێت. من لەو کەسانە نیم بیری هیچ لایەنێک بەهێز بکەم و ببمە وەکیل یا پارێزەری بیری ئایدۆلۆژی ئەم حیزب یا ئەو حیزب. لەبەرەوە ڕەنگە ئەویش پێی خۆش نەبێ. واتە هەردوو چەمکی سیاست و ئایدۆلۆژیا کاریگەریان هەیە بۆ پەراوێزخستنی تۆ لە میدیای کوردی؟ بێگومان من پێویست ناکە ناوی لایەنێک بێنم، بەڵام هەندێک ڕۆژنامە و ماسمیدیای با بڵێن هێزێکی سیاسی ڕنگ پێم وایە لە ماوەی 20 ساڵیشە یەک ناوی منیتیان نبینی کە لەو کات ساڵانەشا من کتێبم بڵاو کردوێتەوە، کتێبی باشیشم بڵاو کردوێتەوە، هی ئەوە بۆ کە قسەی لەسەر بکرێ و باس بکرێشتە یەک ناوی منیتیان نبینیت. مەترسی فەرهاد شاکەلی چییە لەسەر سیاسەتی کوردی؟ سیاسەتی کوردی ئەگەر بە معنای سیاسی با بڵێم ئەوەی کە هێزە سیاسیەکان چی ئەکەن و بەڕۆی کۆچن، ئەوە بواری کاری من نییە لە ڕاستیە. بەڵام وەکو مەسەلەی کورد، مەسەلەی نەتەواتی کورد، ڕاستەکەی من ناتوانم زۆر گەشتبین بم، ینی بەوە خۆم بخەڵەتێنم کەوا گەشتبینی شتێکی باشە. بەڵێ باشە، بەڵام دەبێ واقعێکیش هەبێ، دەبێ زەمینەیەکیش هەبێ بۆەوەی کە بتوانی گەشتبین بیت. مەسەلەی نەتەواتی کورد و چارەسەری مەسەلەی نەتەواتی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە لە دنیاە کاری زۆرتری دەوێت، کاری قوڵتر و وردبینانەتری دەوێت. ئایا سەرکردەی کورد، سەرۆکاتی کورد ئەو وردبینی و قوڵی لا هەیە؟ من گومان مرەوە هەیە. ئەی کاریگەری ئایدۆلۆژیەکە چییە لەسەر دۆخی سیاسی کوردستان؟ ئایدۆلۆژی من بەو معنای تەماشای ناکەم کە دژی ئێمەیە یا ئێمە دژی ئایدۆلۆژین. من پێم باشە هەموو ئایدۆلۆژیەک، هەموو شتێک بەو جۆرە سوودی لێ ببینین کە چەند سوود بە مەسەلەی نەتەواتی ئێمە ئەگەێنێ. ئەگەر ئایدۆلۆژیەکمان تەبەنی کرد، ئەگەر ئایدۆلۆژیەکمان بە باش زانی و برەومان پێدا لە کۆمەڵگەی کوردیدا بۆ ئەوەی بێکە خزمەتی مەسەلەکەی خۆمانی پێ بکەین. ئەگەنە ئایدۆلۆژیا
خۆ بچۆ هەر کتێبخانەیەکی ئینستیتوتە سیاسیەکان نیم و لەن کتێبی سیاسی هێوەرە بیخوێنەوە پڕە لە ئایدۆلۆجی و لێن بەڵام بە منچی کە سوودی بۆ ئێمە نەبێ لە کۆمەڵە سیستەمی جیاواز لە جیهانە هەبوو و هەشە کۆمەلگای سەرمایهداری هەیە کۆمەلگای کۆمۆنیستی و سۆسیالیستی هەبووە کۆمەلگای ئیسلامی هەیە بەڵام کامیان سوودی بە ئێمە گەیاندووە هیچیان سوودیان بە ئێمە نەگەیاندووە بەڕاستی چونکو لە قاڵبی ئایدۆلۆژیا بوونە کە تەنها بەرژەوەندی خۆیانیان پێ گرنگ بووە ئێمەمانانیان خەڵکی میلەتە لاوازەکانی دنیایان وەکو کەرەسەیەک بۆ خۆیان بەکارهێناوە لەبەرەوە ینی من هیچ دڵم خۆش نییە بۆی کە ئەمە ئایدۆلۆژی بێت یا ئەو سیستەمی سیاسی دەگۆڕێ وەختێک بۆ من باشە و دڵم پێ خۆشە بێ کە مەسلەی کورد ببێتە بەشێک لە خەفەت و خەمی ئەوانیش و نیگەرانی ئەوانیش و بە جددی و بە دڵسۆزی پشتگیری بکەن باش من دێمە سەر باسی تر لەوانەیە ئەم چەند پرسیارم لەو دەواازەیەوە بوو کە تۆ باسی هاتنەوەت کرد و دەرناکەویت و پراوێ زەخری دەمیش بەوە دەست پێ بکەم فەرهاد شاکەلی کێیە کێ دەکرێت بە زۆر شێوە تعریف بکرێ من پێم وایە ئەگەر ڕەنگە ئاسانترینیشتەوێت کەسێکی خەڵکی ئەم گەرمیانم بۆ گەرمیان کە بەشێکە لە کوردستان زۆرۆفێکی وا هەڵکەوتووە کە من زیاتر بایەخم بە خوێنەواری و بە فەرهەنگ و بە ینی هەویستومە خۆم لە ڕووی فەرەنگی و پێ بگەێنم و هەرواش بووە شانسی ئەوم هەبووە کە هەندێک زمان فێر بم زووش زمان فێر بووم با بڵێن جگە لەوە تەجروبەم هەبووە لەگەڵ کۆمەڵێ ڕووداوی جیاوازە پێشمەرگاتیم کردووە لە لادێ ژیاوم لە ژانی فەلاحیم بینیوە ژانی ئاکادیمیم بینیوە دوای ئەوساش کە چوومەتە ئەوروپا کەم کوردیەوەندەی من گەڕابێ و دنیای بینی بێت لە ئەمریکا و ئەمریکای لاتینی و بگرە تاگاتە ئاسیا و تاگاتە ئەفریقا و هەمووی گەڕاو هەموویم بینیوە ئەوەش بۆ خۆی بمانوێ نەمانوێ تەجروبەیە کە ئەزمونێکی زۆر قوڵە من هەمیشاڵێم دووشت لە ژیانی منە گرنگ بووە کتێب و سەفەر کە ئەوە دوو سەرچاوی گرنگن بۆ خۆفێرکردن و خۆپێگەیاندن دەنا زۆر شتەیە کە خەڵک بە گرنگی تەماشاکە بەڵام لە ڕاستیاوان نییە بەڵام سەفەر و کتێب باشترین سەرچاوان بۆەوەی کە تۆ دنیا بناسی بەڵێ شتێکی گرنگ باسەکەیت باسەکەی شاکەلیەکی لادێی گەرمیانیە زۆر کەسەیە چێتە شار یاخ وڵاتێکە بڕێ لەوانەیە زۆر جار چەمکی بگوراڵم لە نێوانی دووکەوانە لادێی یاخود ناوچەی کەڵی گەرمیانی جۆرێک بە نەنگی و عیبە زانێت تۆکو ئەکادیمیەک ڕاتچیە لەسەرەوە وەڵی من پێم وایە پیاو لە پاشخانی خۆی مێژووی خۆی بە عیبە بزانێت زۆر شتێکی ناشرینە من نەک لێرە لە ئەوروپا هەمیشە ئاڵێم هەر ڕێک لەم ڕۆژانە جەنابیشت لەو کۆنفرانسە بووی مارتینۆوان دانیشتبوون لەسەر مێزێک چوم خواحافزیان لێ بکەم پێرێ وتی بۆ کوێچی وتم ئەچمەوە بۆ دیەکەی خۆمان وتی تۆ خەڵکی دێوتم بەڵێ بەڵام شەرم نییە من کرد لادێی بم یا لە لادێ گەورە بوو بم باکسەوە مشانەزی پێوەکەم ئەو لادێی بوونە یاخود ناوچەی بوونە کە زۆر جار لای خەڵک لای هەندێک کەس بە عیباگیرێ لە ئەوروپا شتێکی باوە ئەوانی جوان یاخودەوە هەر ئێمە یا ئێمە ڕۆژهەڵاتی تێڕوانی ماوایە نانە ئەوان بە هیچ شێوەیەک بلادەی بوون شاری بوون نازانم چی بوون بە نە بە عیب بزانن نە بە شتێکی گرنگی شێزانن تۆ ڕاستەکەی کامای ئەوە گرنگە باسکە ئەوان ئینسان وەکو ئینسان تەماشاکەن بێ ئەوەی کە بیخەنە چوارچەوەیەکەوە ئەگەر لادێی بوو دواکەوتووە ئەگەر شاری بوو پێشکەوتە شتیوان نییە هەر یەک هاوکێشە هەیە ئینسانە و تەواو بە بڕای تۆ پەیوەندی بەو خوێندنەوە نییە ئیبن خەلدونەیکا بۆ کۆمەڵگاکان بە تایبەتی بۆ نەباسی کۆمەڵگای ڕۆژهەڵات یاخود جاری وایە ژیانی ڕێفی لەگەڵ حەزەریە باسەکات بەراوردێکەکە لە نێوانی دوو تێگەیشتنا ئەوەکو کەلتور نییە لە ناو خوێنی ئێمە وەکو کەلتور هەیە بەڵام ئیبن خەلدون من پێم وایە وەکو سۆسیۆلۆژێک وەکو کۆمەڵناسێک تیۆریەکانی ئەو بە کەڵکی دنیای ئەمڕۆ نایە ئەو باسی سەردەمێکە کە عشایری و خێڵەکەتی سیستەمی خێڵەکی زۆر بە تەواوی خۆی سەپاندەوە بەسەر فکری ئینسانە ئینسان وەک ئیندیڤید وەک تاکە کەس نەبووە بەڵکو هەمیشە بەشێک بووە لە مەکینەیەکی گەورە بڕغیەک بووە لە مەکینەیەکی گەورە ئەو باسی ئەو کۆمەڵگایەکە ئەمڕۆ ئەوە گۆڕاوە ئیسا ئینسانی کورد لەوە دەرچووە تەنها خۆی بە بەشێک لە عاشرەتێک بزانیان نەزانێ ئەوە بەشێک مناڵێ علی وەردی جارێکتر لە بەرگێکی نوێ زۆر باسی ئەوەکە هەستێکەکەی چوونیەکی تایە لەگەڵ بەشێ لە تێگەیشتەکانی بن خەلدون ناوکو سۆسیۆلۆژی لەناوە ڕاستە بەڵام ئەوەش لەبیر نەچێ من
لە جارێکیان لە ئیتالیا بووین کۆنفرانسێکە بوو خانمێک هاتبوو تەلەبەی علی وەردی بوو بۆ منیش گرنگ بوو کە قسەی لەگەڵ بکەم ئیدی سەفەرێکمانە کرد بە یەکەوە دانیشتبووین لە پاسەکەیە زۆر سوالم لێ کرد یەکێ لە جوابەکانیم زۆر بەدڵ بوو وتم ئەو باسی ژنی عێراقی ئەکا باسی چی ئەکا باسی چی ئەکا بۆ بە یەک کەلیمە باسی کوردی نەکردەوە وتی ئێوە ڕەنگە ئینتباهێکی غڵەتتان هەبێتەوە علی وەردی کوردی زۆر خۆشویستووە بەڵام هەمیشە وتێتی من کۆمەڵگای کورد ناناسم زمانەکان نازانم تیان نەژیاوم لەبەرەوە ناتوانم باسی شتێک بووم کە نایناسم سەبەکە ئەو کە باسی عێراقەکە باسی عێراقی عەرەبەکە شخصیە فەرد العێراق بەڵێ هیچ مەبەستی کوردی تیانە لە حەمرین بەم دیوا باس ناکە ڕاستە یانیەوە بە بڕوایتەوە نوقسانیە نەخێر قسەی ئەو خوێنکارەکەی تەواو هەرەوە ڕاستە و پێمای ئەوە هەڕێە علی وەردی خۆشی بۆیە ئەو کچەی گەڕێتەوە ئەو خانمە گەڕاوێتەوە ینی ئەو پەڕی خۆ بڵێم چێ تەوازوعە خۆ نەزمگرتنەکە ئەو پیاوە دەڵێ من شارەزای کۆمەڵگای کوردی کە نەبم بۆ باسی بکەم ڕاستی شەکە بەڵێ کاک فەرات تۆ لە کتێبەکەتا کە ئەکرێ بڵێن ئێمە ئەم کتێبە یعنی وەکو جۆرێک لە ڕاستە کۆدیدار و گفتوگۆیە ئەم کتێبە و 900 لاپەڕەیە نزیکەی ژماری لاپەڕەکەی 900 لاپەڕەیە وەکو جۆرێک لە یاداشتەکانی بەڕێستی لێ هاتووە باس لەوە ئەەکەی ئەم کتێبە ئاسێکی باشی تایە من لەوەچێ ناتوانم ئەبێ خەڵکی ئەکادیمی وەکو بەڕێزی هەڵی سەنگێنێتەوەڵی من ئەکادیمیەتم نەکردوتە ئامانج و مامۆستایەتی و بە دوای پلەی ئەکادیمیا لای من مەطلب نییە ئەمە ئایا ئەتەوێ چۆنەڵی سادەیی و ئەوەی بۆ خۆت پیشان بەی لای خەڵک یاخود ئەمە هەر لە واقعیشا ئەبێ وابێت وڵی کاکارم ئەوانەی کە منە ناسە نەزانن بەڕاستمە و هیچ تیاتر و هیچ شانۆنامە نییە و قسانەی من پلە و پایە ئەو شتانە هەر هیچ قەت بە خەیاڵمە نەهاتەوە قەتی بەلامەوە گرنگ نەبووە پێم وایە بۆ مرۆڤێک بە تایبەتی بۆ نووسەرێک یا ڕووناکبیرێک ئەو بەرهەمە گرنگە کە پێشکەشێکە ئەو فکرە و بیر و باوەڕ و بیردۆزیانە گرنگە یا با بڵێم تیۆریانە گرنگن کە وەک بەرهەمی ئەهێنێ یا لە بارەیانەوە قساکە یا بەکاریان دێنێ وەکو کەرەستەیەک بۆ لێکۆڵینەوە لە کۆمەلگا و لە زمان و لە فەرهەنگ و لە مێژوو لە هەر شتێکی تر من لەو کتێبەیە ئەلبەتەوە چاپی سێمی کتێبەکەی لە ڕاستیە چاپە یەکەم و دووەمەکە کەمترن لەمە هەر دوای چاپی یەکەم چاپێکی تر 100 لاپەڕێکی لێ زیاد کراوە ئەم جارە زیاتر زۆر گەورەتر بۆ کە بووە بە 900 لاپەڕە من لەوێ نەبیرەوەریم نووسیوە نا کتێبێکی تیۆریم نووسیوە بەڵکو تێکەڵیەکە لە هەمووی پرسیار هاتوۆتە پێشەوە ڕەنگە پەیوەندی بە مێژووە هەبوو بێ ڕەنگە پەیوەندی بە ژیانی تایبەتی خۆمەوە هەبوو بێ ڕەنگە پەیوەندی بە کۆمەڵگای کوردەواریەوە هەبێ من باسی هەموویم کردووە بەڵام لە واقعاتۆ کەسێکی ئەکادیمیشیت بۆکو کار بڵێ من 33 ساڵ مامۆستای زانکۆ بووم لە سوێد لە وڵاتی وەکو سوێد ئەو بەش کوردیەی کە ئێستا لە زانکۆی سوێدەیە دامەزرێنەرەکەی من بووم لە ڕاستیە من دەسم پێ کرد کە پێشتر کوردی نەبوو لەو زانکۆیە لەو 33 ساڵیشە ڕەنگە سەدان تەلەبە لای من خوێندویانە پێگانە ئەڵبەتە سوێدیە فینلاندیە نەرویجی هەندە جار ئەڵمانی هەندە جار فارس هاتون کوردیان خوێندووە بەشێکیان فێر بوون بەشێکیان فێر نەبوون ئیدی ئەوهایە بەڵێ کاری ئەکادیمی کردو نەک کە دەڵێم ئەکادیمی تەنها دەرسوتنەوە نییە بە حکمی ئەوەی کە لە چوارچێوەیەکی ئەکادیمیا کارم کردووە زۆر جار بۆ ئەو کۆنفرانس و کۆنگرە زانستی و ئەکادیمیانەی کە لە وڵاتانی جیاواز دەکرێن بانگێشت کراوم ئەبێ ئەو کەسە شتێک پێشکەش بکات لە کۆنگرەکانە لە کۆنفرانسەکانە خۆشبەختانە لە زۆربەی ئەو کۆنفرانسانە کە بەشداریم کردووە بەرهەمیشم هەبووە من لە ئەگەر هەر هەندێک لە وڵاتەکان باسکەم لە کەنەدا لە ئەمریکا لە جاپان لە ئەوروپا تقریبن هەمووی ئەمە ئەڵمانیا ئینگلتەرا فەرەنسا ئیتالیا کوێ لە هەمووی بەشداریم کردووە لە کۆنفرانسە لە بەشی زۆریشی پەیپەریا با بڵێم لە کۆلینۆی خۆم پێشکەش کردووە ئەکادیمی هەموو ئەوانە ئەگرێتەوە لە ڕاستیە من پرسیارێکەکەم بە دوو بەشێکیان ئەکادیمی چییە بەشی دووەمیانەوەیە لە کوردستانە زۆر جار چەمکی ئەکادیمیە و شەی ئەکادیمی خەریکە بێ بەبار بەسەر ئاستی زانستیەوە بەراوردی ئەکادیمی کوردستان یا بڵێن ئێستەی واقعی باشووری کوردستان لەگەڵ ئەو وڵاتانە تۆ وڵاتانێکی زۆرت کردووە و خۆت باسیەکەی بابەتت وە توێژینەوە تیا پێشکەش کردووە بەراوردی ئەم دوانە وەکو یەکە یاخود زۆر جیاوازن وەڵا ئەگەر هەر بە کورتی بێبڕنەوە ئەسڵەن قابلی بەراورد نییە
ژیانی ئەکادمی لە کوردستانە نامێ ئەوەندەش بێنرخی بکەم بڵێم هەر نییە سفرە، بەڵام زۆریش لە سفر تێ نەپەڕیوە، هەر چەند پلەیەک لەو لای سفرەوەیە گینا ژیانی ئەکادمی لە کوردستانە زۆر زەحمەتە پێناسەکەی چیە؟ ینی ئەکادمی تۆ ئەگەر لە ڕووی مێژووە باسی بکە ئەوێت بگەڕێتەوە بۆ یۆنانەکان تاریفیان بۆ ئەکادمی چی بوو، ئەگەر ئێستش ئەو تاریفە هەرماوە بەڵام پارو پۆرتر بووە. کاری ئەکادمی ئەوەیە کە تۆ بە پێی هەندێک پرەنسیپ و هەندێک بنەما کار بکەیت کە پێشتر دانراوە بیری لێکراوە تۆ کە چۆن بۆی بچی، تۆ لێوا دەبێ مجەڕەد بی، با بڵێن تۆ بیرکردنەوە زاتیەکانی خۆت دەبێ بخەیتەلاوە ئەو پێوەرە عیلمی و زانستیانەی کە هەیە ئەوانە بکەیتە کەرەستە بۆ لێکۆڵینەوە و بۆ شیکردنەوەی شتەکان. ئەو پێناسەیە بۆ مێژوونوسی شەڕ ڕاستە، بۆ هەموو کەس ڕاستە. بەڵێ ڕەنگە باشێک سوالەکەی تۆ ئەوەی باشە کە نزیکمانەکاتەوە لە ئەنجامگریەکە ئەو شەوەیە با بڵێن تۆ مێژوونوسێکی کورد ئایا دەکرێت مێژوونوسێکی کورد باسی کورد بکات تەنها بڵێ گەلی قارەمانی کورد وا خەباتی کرد خوێنمان ڕێش نازام چیمان کرد، ئەمە قسەی ڕۆژانەیە، ئەمە نەقسەی ئەکادمیە، نەقسەی زانستە عاتیفیە تۆ کوردت خۆشەوە بۆیە واڵی، بەڵام تۆ کەس وەکو کەسێکی بێلایەن تەماشای شتەکە بکە وەڵا سەد شتی ناشرینیشە بینی، ڕەنگە 50 جوانیش ببینی، 50 درۆیش ببینی، 100 ڕاستیش ببینی، یعنی تێکەڵیەکەی دی تۆ دەبێ هەمووی پێشان بدەیت، بەوە خۆت نەخەڵەتێنی بڵێ وەڵا ئێمە ئەوەی سەموو جارڵێمەوە سووردا ئەڵێ میلەتێکی قارەمانن هەر ئەبێ سەربەست بژین، ئەیکوا بۆ سەربەست ناژیکەواتە ئەگەر ئەو میلەتە قارەمانێکە دەڵێن ئەوڵا کوردیش وەکو هەموو میلەتان شکستیشی هێناوە، ترسنۆکیشی پێشانداوە، سەرکەوتنیشی هەبووە، هەموو شتێکی هەبووە. جا ئێمە کورتمان کردەوە، ئەمە لە بواری سیاست و مەسەلەی نەتەوایەتیە، بەڵام خۆ لە بوارەکانی تریشە هەروایە. من ئەمەوێ بێمە سەر ئەوە، یعنی تۆ لەم کتێبە ڕووبەرێکی زۆر فراوانی بۆ فەرهەنگ تەرخان کردووە، ئەڵێ نەخشەی فەرهەنگی لە کوردستان شێوێنراوە. وای فەرهەنگ با بڵێن بەمانە کۆنەکەی ئەگەر باسیکەی وەکو ئەوی بڵێ شارستانەتی، لای ئێمە فەرهەنگ بە شێوەیەکی ئیسە جارە پێش هەموو شتێک کەلمەی وشەی کولتوریان هێناوە کە کولتور تێناگەم بۆچی بەکار هە لە بڕۆی لە ڕۆژە ئەوەوە هاتۆ پیاڵ کەڵچەری ئینگلیزیە و زمانەکانی تریش هەر کولتور بەکارەهێنن، بەڵام کولتور هی ئێمە نییە، ئێمە وشەیەکی ڕەسەنی جوانمان هەیە کە فەرهەنگە. من زمانی هینم خوێندە، زمانە کۆنەکان ئێران خوێند و من هەموویان، کە زمانی پەهلەوی بخوێنی تێکستێکی مەشهور هەیە لە زمانی پەهلەوی دەڵێ ناوی کارنامەکی ئەرتەخشیری پاپەکان. ئەگەر کارنامەکی ئەرتەخشیری پاپەکان بخوێنیتەوە لەوێ بۆ یەکەم جا کەلیمەی فەرهەنگ بەکاردێنێ. فەرهەنگ بە معنای ئەو کولتورە گشتیە، ئەو باگراوند و ئەو پاشخانەیەکەوە کەسێکی لێواتە و زانیاری هۆشمەندەکانی لێەوە سەرچاواگرێ، ئەمە فەرهەنگە. فەرهەنگ ئەتوانێ هۆنەر بێ، ئەتوانێ ئەدەب بێ، ئەتوانێ زمان بێ، ئەتوانێ فۆلکلۆر بێ، ئەتوانێ شێوەی نان خواردن بێ، ئەتوانێ شێوەی قسەکردن زۆر لایەنی ئەکرێ ئێمە بڵێن کۆی پێدراوەکان لە نێو لە ژێر چەمکی فەرهەنگا کۆبکەینەوە. بەڵێ فەرهەنگ ئەوەیە، بەڵام ئێمە کە زۆر جا من کە باسی ئەوەکەم کە دەبێ ئێمە پلانێکی فەرهەنگیمان هەبێ، پلانێکی زمانەوانیمە هەبێ، من بڕێک کورتتری ئەەکەمەوە یا با بڵێم تەرکیزی یەکەم لە ناوچەیەکە ئەویش مەسلەی زمان و سیاسەتی زمانەوانی و سیاسەتی فەرهەنگی بە مانای کتێب و بڵاوکردنەوە و نووسین ئەوانە لایەنەکانی تریشەگرێتەوە، بەڵام ئەوە زیاتر مەبەست. یعنی لەوانەیە بینەرێک سیرکە ببوورایی من وەکو بینەری ئەڵەمیا لەوانەیە کەسێک بێ ڕەخنەت لێگرێ لە ناوەندێکی زانکۆی یابێ، تۆڵی بوارێکی بەرتەسک ماوەتەوە بۆ گفتوگۆی زانستی و لۆژیکی. مەبەست ئەوەیە کە لە فەرهەنگام بەس ئەوەیە کە ئەو تێڕوانینەی خۆتە کە تۆ ئومێدت پێی نیە بۆ فەرهەنگ ئەوەی کە زیاتر بواری زمان باسەکەی لە باشووری کوردستان ناڕەنگە بەو شێ شیکردنەوەی نەکە. منەڵێم من کە باسی مەسلەیەکەکەم لە فەرهەنگە بەشێکی ئەگرم کە خۆم لێ ئەزانم، شارەزایم لێ هەیە، بەڵام ئێستا بە من بڵێن کۆمەلگای کوردەواری لە فلان ڕۆ چۆن ڕێک بخەینەوە من ڕەنگە لێی نەزانم، نەتوانم قسەی لەسەر بکەم. بۆ نمونەی ساگەر باسی ژیانی کشت و کاڵی ئەم وڵاتە بکرێ یا ژیانی تەنانەت کۆمەڵایەتی ئەم وڵاتە بکرێ هەندێک لایەنە من نایزانم، ماوەیە کە من لێرە ناژیم 48 ساڵە من لێرە ناژیم، لەبەرەوە دەسوەردان ناکەم، دەست وەرنادەمە هەموو بابەتەکان، ڕەنگە شتێکی لێ بزانم ڕەنگە لێ نزانم، بەڵام ئەوەی کە کاری منە لە ڕاستیە و بۆ پلانی فەرهەنگی بۆ پلانی زمانەوانی مەبەستم زیاتر زمان و
فەرەنگە بە شێوەکەی کە پەیوەندی بە بڵاوکردنەوە و کتێب و خوێندنەوە هەیە ئەوانن بوارەکانی من. ڕخنە لەوە شەگریاڵی سیاسەتی پاراستنی فەرهەنگی نییە لە کوردستان هەیە سیاسەتی پاراستنی فەرەنگی نەخێر ئەگەر هەبایە بۆچی ئێمەوە هەموو شەڕە تیۆریەمانە کرد. کوردستان سیاسەتێکی فەرەنگی نییە لە ڕاستیە شتێکی ناوی سیاسەتی فەرەنگی بێ لە ئەمڕۆژ بە شێوەیە کارەکرێ دوای مانگە ئیگۆڕن دەڵێن وەڵام ئەمە باش نەبوو با بیگۆڕن بۆ شتێکی تر. سیستەمی خوێندن لە وڵاتە خۆ بە بەرچاوێکی بەسەراتووە نەبوونی سیستەم یا فاشلبوونی سیاسەتی خوێندن لە وڵاتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی سیستەمی خوێندن ئەبەن بەڕێوە هیچی لە نازانن ئەوەڵەن ئامانجەکە نازان چییە بۆ بە چه ئامانجێت تۆ سیستەمی خوێندن ڕێکە خەیت و ئەی بێتە ڕێوە چونکە ئامانجەکەتە بوو خۆ دەبێت کە ڕستەکانیش بە پێی ئەوە ڕێک بخەیت ئەوان ئەوە نازانن جگەلەوە سیستەمەکە خەت جێگیر نەبووە 2 ساڵ سیستمێک بەکاردێنن لە پڕ ئەیگۆڕن وەڵا ئەمە بە کەڵک نەهات ئەخرکاکە خۆگەرگوێتان لە خەڵکی لێزان بگرتای لە ئاساسا تووشی ئەو غەڵەتە نابوون معقولە لە وڵاتێکە کە ئێمە نا ویلایەتێکی ئەمریکاین نا بەشێکین لە کەنەدا نە بەشێکین لە جەنوبی ئەفریقا معقولە لە باخچەی مناڵانەوە خەڵک بە ئینگلیزی بخوێنێت لە وڵاتە وڵاتێکی وەکو سوێد دەتوانم بۆتی ئەوە لە دڵنیایی عرضت بکەم کە ئینسان نییە لە سوێدە ئینگلیزی نەزانێ هەر هەموو ئینگلیزیزانێکی چاکیشن بەڵام مناڵی سوێدی تا پۆلی 4 زمانی بێگانە ناخوێنێ 1 2 3 بەس بە زمانی سوێدی خوێنێ لە 4ەوە ئینگلیزی دەستپێنی تۆ دژی ئەوەنی کە زمانی ئینگلیزی بڵێن نابێ بخوێنرێت باڵکو وەڵی پێویستە مەرحەلەی هەبێت بەڵێ تۆ دەبێت پێش هەموو شتێ شخصێتی منداڵەکە دروستکەی بە کوردی بە کوردی بیرکردنەوەی کوردی بێ نووسینی بە کوردی بێ خوێندنی بە کوردی بێ زمانەکەی بە کوردی بە پشتگوێ ئەوە گرنگترین شتە کە تۆ بنەمایەکی قایمت بۆی دروست کرد بۆ زمانەکەی ئەوەختە ترست نییە لە پاڵ کوردیدا نەک ئەوی بێ کوردی لە پاڵ کوردیدا کە زمانی یەکەمە دەبێت ئەتوانێت ئینگلیزی بخوێنێ ئەڵمانی بخوێنێ جاپانی بخوێنێ هەرچی لە سوێد وەک عرضم کردی لە 4 سەرەتاییەوە دەسەکەنە خوێندنی زمانی دووەم کە ئینگلیزیە بەڵام کە چووە ناوەندی و دواناوەندی ئەوەختە ئیدی لە هەر مەکتەبێکە لە هەر قوتابخانەیەەکە لە هەر دواناوەندیەکە دەتوانێت هەڵبژێرێ 3-4 زمان هینەکان دێنە پێشە دەڵن لەمانەیەکیان هەڵبژێر دەتەوێت لە کامیان خۆت قوڵ بکەیتەوە بخوێنیتایە ئەتوانێت ئینگلیزی هەڵبژێرە فەڕەنسی هەڵبژێرە ئەڵمانی هەڵبژێرێ تەنانەت ئەگەر کۆمەڵێک خوێندکاری کورد لەو مەکتەبە هەبن یەکیان نەتوانێت کوردیش هەڵبژێرێ تاڕادەیە بەڵام پارێزگاری لە زمانەکەی خۆشیەکە خۆ زمانی یەکەم سوێدیە بتەوێت نەتەوێ مناڵی سوێدی نییە زمانی خۆی نەزانێت ئەمەی تۆ لە ڕەخناگری لە کوردستان چ مەترسیەکیە لەسەر سیاسەتی فەرهەنگی و بەو شێوەیە لی دەڕوانی یعنی مناڵێک هی کورد بێ با فێری ئینگلیزی بێ ینی زەرەرەیە لە زمانی من دژیەوە نیم فێر ئینگلیزی بێ خۆزگا بۆ نمونە ئەگە هەر ئەو تەنانە پۆلی یەکی سەرەتایی تا پۆلی 4 کە تۆ لەگەڵ یانی توڵی با زمانەکەی خۆی بێ من پێم ئەگەر لە باخچەی مناڵان و لە پۆلی 1 و ئەوانەوە دەست بکرێ بە 2 زمان بە تەنی شتێکەوە بخوێنڕێ ئەو مناڵە فێری نابێت ناکرێ ئیمکان نییە لە 3 زمان بەیەک و باتە ڕێ و بیشی خوێنێ یەکێکیان دەبێت سەرەکی بێ ئەوی زمانی دایکە ئیدی ئەوانی دیکە دەبێت 2 هەموو 3 هەم بێ لە ڕووی پێدەگۆگیەوە لە ڕووی علمی خوێندنەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڵام کە 3 ساڵی یەکەمی تەواو کرد بنەمایەکی مناغەیەکی پتەوی هەبوو بۆ فێربوون و بۆ عقل ئەوختە بە تەنیشت زمانی دایکەوە نەک ئەلتەرناتیڤ نەک جێگری ئەوە بێ لەگەڵ ئەوە ئەتوانێت زمانی تریش بخوێن بەڵام کاک فەراز زۆر جار ئەوانەی یا بڵین ئەوانەی کە زیاتر بانگەشەی ناسیۆنالیزمەکە بەشێکی پاساوی ئەمە بەوەیە نەوەڵێن ئەمە گرێدراوی دەوڵەتە کورد کە دەوڵەتی نەبێ یعنی کە دەوڵەتی هەبوو ئەتوانێت فەرهەنگێکی بەهێزیشی هەبێ ئایا ئەم قسەیە بۆ بەڕێکردنە یاخود واقعەتی شتیان نەخێر هیچ واقعەتێکیتیانی کوردستان خۆ نەبغا سیاسەتی فەرهەنگیمان بۆ دائنێ نە وڵاتێکی تر بۆمانی دائنێ ئەم بەشەی کوردستان بمانەوێت نەمانەوێت ئیدارەکە بەدەست کورد خۆیەوەتی هەر نەبێ بە شەکلیش بێخۆ بەدەست کوردەوەیەوە هیچ ئەوانەی کە دەست وەردەنە کاروباری سیاسی کوردستان کەسیان نەهاتون بڵێ مەجبورت بکە وا بکایەوە ئەمەکە سیاسەتی فەرهەنگی بەدەست خۆمانە
دەتوانین سیاسەتێکی فەرەنگی ڕاست و باش پیادە بکەین لە وڵاتەیە و کادریشمان هەیە ئەمە خەڵکێکی زۆرمان هەیە لی بزانێ چۆن ئەبرێ بڕێ ئەو سیاسەت فەرەنگیە بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەو کەسانەی سەرکردایەتی ئەم وڵاتەکەن لەو مەسەلە تێناگەن لە ئەهمیەت و لە گرنگی و لە بایەخی مەسەلەی خوێندن و زمان تێنەگەیشتون پێی وایە ئەم میلەتە دەکرێت تەجربەی لەسەر بکەوە وەکو مختبەر جارە دەقیچێکە باسی 4 ساڵ ئینگلیزی بخوێن بزان چی لێ دێ دوای نەوەڵامە باش نەبوو با بگەڕێنەوە سەر فلانشت ئەمە ناکرێت تۆ ناتوانانی مناڵی کورد بکەیتە کەروێشکی مختبەر بۆی کە ئەزمموی لەسەر بکەیت دەبێت بە شێوەیەکی عاقلانە بە شێوەیەکی وردبینانە تۆ کاری لەسەر بکەیت بەڵێ بەس پرسیارێکی حاضر هەیە هەمیشە باز لەوەکێ کە کورد مەترسی هەیە و وڵاتانی دەوروبەری نەیارینی و جارێ نەکەوتۆتە سەرسکەی خۆی و یعنی یا ژیان و گوزەران و چوزانم وەز و حاڵی تاکی کوردی لە زۆرشی ترە لە پێشترە تاوەکو بیر لەمە بکرێتەوە یا ئەگەر بیریشکرێتەوە ئەمە بە بەشێک لەوە ئازانرێ نەک بە بەشێکی سەرەکی کە تۆ لە کتێبەکە تا باسەوە کەڵی ئێمە پێویستمان بە شۆڕشێکی فەرهەنگیەیە بێگومان بەڵام ئەوەی کە ئێمە ئەو بەبستینەوە بەوە کە وەزای کورد وهایە وازای کورد هەروە بووە بەڵام ئێستا جیاوازیەک لە نێوان ئەم بەشەی کوردستان و بەشەکانی ترا هەیە ئەویشەوەی کورد خۆی دەبا بەڕێوە لێرە کەس نەهاتەوە مەجبورت بکە نابێ قوتابخانە بکەیتەوە نابێت چی بکەیت و نابێت زمانی خۆت بەکاربێنی هەموو شت بەدەست خۆمانە بەڵام بۆ نایکەن ئەوەیە سەبەبەکە ئەو شۆڕشە فەرهەنگیە چۆن نەکرێت وڵاهی شۆڕشە فەرهەنگی پێش هەمشتە دەبێت بیری لێ بکەیتەوە ئێمە لە چ بوارێکە ئابێ شۆڕش بکەین خۆ مەسەلەوە نییە من بە بڵێم دەستوەردەمە مەسایلی کشت و کاڵ یا بازرگانی یا هێزی سەربازی ئەوانە کاری من نین بەڵام لە بواری زمانە ئەتوانم قسە بکەم ئێمە مشکلەی زمان دەبێت حل بکرێت ئەم کێشەی کە زمانی کوردی بۆ زمانی کوردی دروست کراوە ماسمیدیای کوردی دەورێکی زۆر خراپی تیابینێ دەستگا حکوومەکان ڕۆڵێکی زۆر خراپی تیابینن لە زۆر ڕۆوە زمانی کوردی بەرەو دواوە ڕۆیشتووە زمانی کوردی شێوێنراوە ئەو زمانە کوردیە پەتیە جوانەی کە لە ڕووی ڕێزمانەوە زۆربەی کورد بە شێوەیەکی ڕاست قسەی دەکرد ئەمڕۆ ڕووناکبیرێکی یا بەناو ڕووناکبیرێکی کورد قسەی لەگەڵاکەی یا شتێکی ئەخوێنیتەوە نازانێ بەکاری بێنێ بە شێوەیەکی زۆر خراپ بەکاری دێنێ باشە وردەکاری ئەگەر ئێمە هەڕاستە لێرە ڕوبەری ئەوەی نییە بەرنامەکەمان زۆر باز لە وردەکاری نوقسانیانە بکەین زمانی کوردی بە کوردی بەهمەناوە پرسیاری بینەرێکی سادە بکەم ئەمە بە کوردی قسەکەین بە کوردی ئەنووسین کێشەمانێ لە میدیاکانە بە کوردی ئەدوێن ئیتر کێشە چیە لە زمانی کوردیا کێشەکەوەیە ئەو زمانە کوردی کە ئەمڕۆ لە نووسینە بەکاردێ پڕە لە هەڵی ڕزمانی تایە هەڵی بەلاغی تایە من نمونێکی بچکۆرت بۆ بێنمەوە ئەو ئێستا قوتابخانەیەکە لێرە من قوتابخانەشم پێ باش نییە خوێندنگە باشتر ئەڵبەتە ئەڵێ قوتابخانەی شاکەلی سەرەتایی نازم شتێکی وای نووسی بنەڕەتی کاکەگیان بنەڕەتی ئەدجێکتیڤە واتە ئاوەڵناوی شاکەل نییە کە بنەڕەتیە قوتابخانەکەیە کە بنەڕەتیە کتۆبێ بڵێ قوتابخانەی بنەڕەتی شاکەل نەک قوتابخانەی شاکەلی بنەڕەتی نابێ بڵێ فڕۆکەخانەی سلێمانی نێونەتەوەی ئەبێ بڵێ فڕۆکەخانەی نێونەتەوەی سلێمانی ئەوە هەر ئەوەی سترەکچەری پێوەتە سترەکچەری جملەی کوردی تێک چووە بە شێوەیەکی هەڵای نووسنی سە خەڵک زۆربەی وای هاتووە ئەو ئەدجێکتیڤە ئەو ئاوەڵناوە ئەباتە شوێنە کە شوێنی خۆی نییە ئەوە شتێکی باس گلەی لە زمانەکە ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمانەیە قوربان ڕۆشنبیری یا با بڵێم سیاسەتی فەرهەنگی و زمانەوانی یەک لایەن نییە سێ و چوار دەستگاهن کە ئەوانەس بەردێمە سەر ئەوانە بەڵام تۆ ڕات چیە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری کە لەوانەیە ئەمە بەشێک بێ لە ئیش وەزارەتی ڕۆشنبیری وزارەتێک یەکێک لە وەزارەتە هەرە فاشیلەکان و سەرنەکۆتەکان لە کوردستانە هیچ کارێکی جددی نەکردووە و لێیشی نازانن خۆ بەدبەختانە یا بڵێم نازام چی بڵێم لەوەتی وەزارەتی ڕۆشنبیری دروستکراوە لە کوردستانە ڕەنگە دوو کەسیان یا سێ کەسانێک بووبن کە شارەزای فەرهەنگ و ژیانی فەرهەنگی بووبن وەزیرەکانی تر هیچی لە نازانن کاری ئەوان نییە لە ڕاستیە دەبێت کەسێک بکرێتە وەزیر ڕۆشنبیری کە لە سیاسەتی فەرهەنگی تێبگا کەسێک بخێنەوارێکی باش بێ کەسێک بێ ئاگای لە دنیا بێ کەسێک بێ لە ڕابردووی میلەتەکەی خۆی شارەزا بێ لە زمان تێبگا بەسی وەزیرەکەیە بەڵێ وەزیرەکەیە بەڵام خۆ کار هەر وەزیر نییە بەتەنها دەوروبەرەکەی چییە وەزیرێک نووسەر بێ و وەرگێڕ بێ و یاداشتی خۆی نووسی بێ وەن لە ئێستا باسیکەن ئەم وەزیرە نوقسانە بۆ وەزارەتی من نامێ ناوی کەس بێنم بەڵام ئەتوانم بڵێم لە ئەو تا ئێستا نازانم چەند وەزیری فەرهەنگیمان هەبووە لە ناو ئەوانەیە
دوو یانیا سەیان نووسەر بوون خۆیان نووسری باشیش بوون وەکو خوا لێ خۆش بوو کاک فەلەکە دین وەکو خوا لێ خۆش بوو کاک شێرکۆ بێکەس ئەمانە کەسانی فەرم بەڵام هیچیان لە ئەوان خەڵکی ئیداری نەبوون ئەوان ڕۆشنبیرێک بوون حەق بوو بخۆیان لە ژوورەکە دانیشتە خەریکی نووسین و ژیانی فەرهەنگی خۆی بووایە بەڵام ئیدارەی وەزارەتێک ئەوانیش ئەوەندیە تۆ بۆ مناڵێ بێ کەسێک بێ شارەزابێ خۆ شارەزاکانن ئاخرە بێ ئیدارەش بزانێ تۆ هەزناکەی کاک فەرات پرسیارێک بکەم هەز ناکەی ڕۆشنبیرەکان ببوورە یعنی ئەمەکە ئاڵێم هەز ناکەی ڕۆشنبیرەکانیان و سەرەکانی ئەوەی خەیاڵدانێکیانەیە زۆر لە کاری ئیداریە سەرکەوتونین سەرکەوتو نین بەڵام ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە من کە باسی فاشل بوونی وەزیریە کە سەر نەکەوتنی ئەەکەم لەو ڕۆ بێچم کە کارەکانی هەمووی بەستۆ بە خۆیەوە لە وڵاتەکانی تروان نییە ئەو خۆی کارەکە ڕاستە بەڵام کۆمەڵی ڕاوێژکاری باشی هەیە کۆمەڵی ئیداری ئەنجومەنێکی ئەبێ ئیشراف کات یەکێک بێ لەوان کە ئەی بنەڕێەوە بەڵام ڕەنگە لە ئاخرە قرارەکە بدرێتە ئەو بنای ئەوە بڵاوزاگەی لەسەرەوە بەڵام 20 کەس ئەبێ دەوری بدا کە یەکێکیان لە زمان بزانێ یەکێکیان لە فۆلکلۆر بزانێ یەکێک لە مێژوو بزانێ لە کۆمەڵی بواری جیاوازە ڕاوێژکار و خەڵکی خوێنەواری باشی لە دەور ئەی خۆ ئێمە ئێستا لە کوردستان ئەکادیمیای کوردستانمانە ئێش لەو بوارایی شەکات واللهی بەداخەوە ئەوەی کە پێی ئەڵێن ئەکادیمیای کوردستانی ئاکادمی کوردی دەستگایەکی سەر نەکەوتووی پوچ و بێناوەڕووکە ناوەڕۆکە هیچ شتێکیشی جدیشی نەکردەوە ناشتوانێ بیکاتۆ کە باسی ئاکادمیەک بکەین ئێمە دەبێ باسی ئەو کەسانە بکەین کە کاری تێدا دەکەن خۆم ئەکادمی مەسەلە ئەوە نییە کۆشکێکی گەورەیە و یا کتێبخانەی باشی هەیە سێ و چوار نهۆمە ئاکادمی ئەوە نیە ناونیشانی گەورەیان هەیە و ئەنووسن و گۆڤاریان هەیە و ناونیشان باشی ئەوە ناکە کە ببێتە کادرێکی باشی ئەکادمی ینی ئاکادمی کوردی ئێستا ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ئەو ئەکادمیە کە پیانەوت کۆڕی زانیاری کورد کە لە بەغا هەبوو لە ژێر دەسەڵاتی بەعسا ئەوەی ژێر دەسەڵاتی بەعس زۆر چاکتر و پێشکەوتوتر و زانستانەتر بوو لەوەی کە ئێستا لە حکوومەتی کوردستاندا هەیە من هیچ بە بێترس ئەو قسەیەکەم ئەگەریش کەسێک باوەڕی پێ نییە فەرموبادانشێ باسی بکەین جیاوازیەکەی نێوان کۆڕی زانیاری کورد و ئەکادیمیان لە چیە ئەگەر لە چەند خاڵێکی کورتە بۆ بینەران باسی بکەیت لەوانەیە هەبێت بڵێ کاک فەرهاد قسە ئەکات پێشنیار ئەکات یاخود شت ئەڵێ بەڵام بەدیلەکەی ڕوون نییە بەدیلەکە دیارە کۆڕی زانیاری کورد کۆمەڵە خەڵکی زمانزانی باشی تیا بوو ئەمانەی ئێستا کە ئایبنەرەوە لە هەموو ساڵانە کە ناوێن ناو ئەکادمی کوردی تەنها یەک کەسی تیا بۆ زمانزان بێت ئیدی باقیەکە کەسیان زمانزان نین و پەیوەندیشیان بە زمانەوە نییە ینی ڕەنگە من پێم سەیرە لە ئەکادمی ئەمڕۆیە 4-5 مێژونووسن مێژونوس چه پەیوەندێکی هەیە بە ئەکادمیاوە هیچ پەیوەندێکی پێوە نییە ئەکادیمیا کاکارام لەسەر چه ئەساسێ دروستەکرێت لە وڵاتانە ئەکادیمیا بۆ مەبەستێکی تایبەت بۆ ئامانجێکی تایبەت دروستەکرێ ئێمە مشکلەی کێشەی سەرەکیمان مەسەلەی فەرهەنگ و زمانە ئەکادمی کوردی دەبێ کار و ئامانجی ئەوە بێ لەو بوارەیە کار بکە و پێشی بخا و هەوڵ بدا ئەنجامی و بەخش پێشتر وتت فەرهەنگ کۆی ئەو پێدراوانە ئەگرێتەوە بە مێژووشەوە بۆ ئێمە نەتوانێت کێشەی سەرەکی زمانە کێشەی هەرە سەرەکی زمانە ئەکادیمیای کوردی دەبێ پێش هەموو شتێ خەریکی ئیشی زمان بێت بەڵام مێژوونووس دێنن 4-5 کەسی مێژوونووسە لە ئەندامی ئەکادیمی کوردی چ کارێن بە زمان هەیە من نامێ ینی هەندێک شتێک تۆ دەبێت ڕێک و ڕوان بە خەڵکی بڵێ کە ڕەنگە خۆش نەبێ بەڵام ئەوانەی کە مێژوونووسن چەندێکیان ئەتوان کوردێکی باش بنووسن من نووسین هەمویان دەزانم کەسێکی وانتیانێ بڵێ فلان کەس کوردیزانێکی باش ڕاستە تۆ کە ئەڵەی زمان هەڵبەت بەشێکشی زمانی ستانداردی کوردی ئەگرێتەوە وانە ڕەخنەی تۆ چییە لەسەر زمانی ستانداردی کوردی پێ دوایە نییە ئێستا کوردی یا کوردستان خاوەنی زمانێکی ستانداردە نەخێر من لە ئەو گفتوگویانەی کە لەگەڵم کراوە یا قسم کردووە هەمیشە ئەوم دووبارە کردوتۆ ئێمە زمانێکی ستانداردی ڕێک و پێکمان هەیە کێشەکە ئەوەیە ئەم زمانە بۆ نایکەنە زمانی ڕسمی کوردستان دەبێت ئەمە بکرێتە زمانی ڕسمی لە کوردستانە کورد بۆ کاروباری خوێندن بۆ کاروباری بەڕێوەبردن و ئیداری بۆ بینی پارێزگاکان بۆ بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی لە باغات دەبێت ئەم زمانە ستانداردە بکرێتە زمانی ڕسمیش لاینی وەختە کە بوو بە زمانی ڕسمی دیمە کێشەمەکانمان حەلە بن وردە بەڵام بەم شێوەی ئێستا زمانێکی ستانداردمان هەیە بەڵام بەکارشی ناهێنین
کەسیش مەحاسەبە ناکرێت لەسەرەوەی کە پەیڕێوی ناکە ئەمە کێشێکی زۆر گەورەی بەڕاست. ئەی ڕێنووسی کوردی لەسەر ڕێنووس چیتێ ئەو ڕێنووسەی ئێستا و خۆتەڵی بە تیپی لاتینیە نووسرێت لە زۆر لە میدیاکانە ئەمەش مەترسی هەیە لەسەر زمان ئەمە ئەگەر بە تەرمینۆلۆژی بڵێم چی تەرمینۆلۆژی دین قسە بکەین بۆ نمونە من پێم وایە بەکارهێنانی ئەلفۆبێ یەکێکە لەو لەو کفرانەی کە کورد کردوێتی ئێستایکە ئەلفۆبێ لاتینی چی پەیوەندێکی بە ئێمەوە هەیە هیچ پەیوەندێکی بە کوردەوە نییە ئەوەڵەن ئەلفۆبێ لاتینی خۆ دیارە لەکوێوە هاتووە لە تورکیای کەمالیزمەوە هاتووە کوردی تورکیا مەجبور کراوە بەڵام بەداخەوە هەندێک کوردیش خۆیان هاوکار بوون لەوەی کە برەوی پێ بدەن و بڵاو بێتەوە بەڵام ئەم بەشەی کوردستان چ پەیوەندێکی بە ئەلفۆبێ لاتینەوەیە کە ئێستا تەلەڤیزیۆنەکانیان پڕ کردووە لە بەکارهێنانی لاتینی. تۆ لەسەر ئەمانە وەک باسی بەدیلم کردۆ لەگەڵ بەشێک لە سەرکردەکانی کووردا پەیوەندیت هەیە یانی پەیوەندی هەڵبەت لە ڕووی فەرهەنگی و تەوسیات و نامە ئەوانە هیچت ئاڕاستەی سەرۆکەکانی کوردستان کردووانەی کە خاوەنی دەسەڵات بن لەسەر مەسلەی فەرهەنگ زمانی ستاندارد کۆی کێشەکانی تر کە پەیوەندی بە فەرهەنگەوە هەیە بێگومان من خۆشبەختانە لە ینی با بڵێن بەشێکی هەرە زۆری سەرکردەکانی کون لە نزیکەوە ناسیوە و دۆستایەتیم هەبووە لەگەڵیانە و دانیشتون و قسەمان کردەوە چه خاڵێ خۆشببوو مام جەلال و چه ئێستا جەنابی کاک مەسعود و چ کاک نێچیروان و چ کاک مەسرور و چ کاک کۆسرەتەوە هەرکیان نیوە بەڵێ ئەوانەی کە تەنانەت ئەوانەی کوردستانی ڕۆژهەڵاتی پەیوەندی و دۆستایەتیم هەبووە پەیوەندی و دۆستاتێکی منیش هیچ پەیوەندی بە سیاسەتەوە نەبووە ئەوە نەبووە بڵێ من تۆ سیاستت باشە یا خراپە کارم بەوە نییە ئەوە ئیشی خۆیانە بەڵام بۆ من سیاسەتی فەرهەنگ بەڵێ فەرهەنگ و ئەوەی پەیوەندی بە زمان و فەرهەنگ و خوێندن و سیستەمی خوێندنەوە هەیە لەو بوارەیە قسەم لەگەڵیان کردو هەمیشە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە هەندێکیان وتێتی با لەوە دەرچێکە هەر بە قسە بکەین من پێم خۆشە بیرۆ بڕاوەکانی خۆت بە نووسینێک بدەی پێم بۆی بخوێنمەوە ئەوەشم کردووە لە جارە زیاتریش ئەوم کردو هەموو ئەو نامانەی ئاڕاستی و سەرکردانت کردو وەڵامت دراوەتەوە هەندێکی بەڵێ هەندێکی وەڵام دراوەتەوە هەندێکی دوای ئەوەی کە ئەو کەسە نووسینەکەی من یا با بڵێن پێشنیازەکەی منی خوێندوتەوە کە بینیومە دانیشتن قسەمان لەسەری کردووە بەڵێ هەمووی لە بواری زماندا بووە بەڵێ من زۆربەی ینی ڕەنگە هەمووجار ناتوانێت بڵێ 100% بەڵام بۆ نمونە لەگەڵ کەسێکی وەکو جەنابی سەرۆک بارزانیا کە دانیشتوم ڕەنگە لەم ساڵانە ئەخیر 5 تا 6 جارێ دانیشتوین سێ بابەت بەلای منەوە گرنگ بوو هەمیشە باسمان کردووە کەرکووک زمانی کوردی تەسەوف ئیدی من کارم بۆ نییە کشت و کاڵکی بەسەر دێ پیشەسازی چۆنە لە کوردستانە هەر لی ناسانە من ئەسڵن وەکە بواری من نیە لە ڕاستیە بەڵام ئەو سێ بوارم بەلاو گرنگ بوو هەمیشە کەرکووک بۆ گەڕانەوەی خاکی کەرکووک و پابند بوون بە بنەمانەتەوەیەکان یا بۆ چی بووە کێشەکان کەرکووک بۆ ئەوەی کە بە شێوەیەک هەل بکرێت کە ئیدی مەترسی ئەوەمان نەمێنەوە لا ڕۆژێک گیرایەوە ڕۆژێ نەگیرایەوە ڕۆژێ داگیر کرا ڕۆژێ نا دەبێت بە شێوەیەک هەل بکرێت ئیدی گومانمان لەوە نمێنێت کەرکووک کوردستانە و تەواو ئەی تەسەوف ئەوە وەکو زیاتر وەکو شتێک کە هەم من حەزم لێتی و پێم خۆشە باسی بکەم و کارم کردو لە بوارە هەم کەسێکی وەکو جەنابی سەرۆک بارزانیش پێی خۆشی لە بنەماڵێکی سۆفیە تەنانەت باسیەوە بۆی بۆ کردم کە ئەو زیاتر تەسەوف لە خوا خۆش بوو شێخ ئەحمەدی مامیەوە فێر بووە ئەوە شتێکی خۆشە کە سەرکردێکی کورد تەسەوف بناسی باشەی تەسەوف لە مەترسیە بۆ تۆ نامەت بۆ ناروە یاخود چیت پێ لە تەسەوف من نامە بۆ نەناردۆ کە چی بکرێت چی نەکرێ تەنها کە دانیشتون ئەو باسانی لە چوارچەوەی گفتوگۆ بووە باش ئەنجامی نامەکانت هیچ ڕنگدانەوەی هەبووە لەسەر واقعی سیاسەتی فەرهەنگی لە کوردستانە نەخێر نەوەڵا یەک جار پێشتری شوابزان بۆ جەنابتم باس کردووە ئەو کاتێک کە دوای ڕوخانی ڕێژێمی سەدام کورد لە گوتوبێژا بوو لەگەڵ حکوومەتی عێراقا حکوومەتی مرکزی و خەریکی نووسینی دەستور بوون من فریای ئەوە کەوتم کە پێشنیازێکیان بدەمێ کە زمانی کوردی نەڵێن زمانی ڕسمی عێراق عەرەبی و کوردی زمانی دووەمە وتم نەخێر ئێوە بە شێوێک داڕێژن کە کوردی بە ئینگلیزی پێڵێن بایلینگوەڵ ینی جووت زمانە عێراق وڵاتێکی جووت زمانە نەک کوردی و عەرەبی یەکێکیان یەکەمێکیان دۆمە کە وڵاتی جووت زمان زۆرە فینلەندا هەیە سوئیسرا هەیە
بەلجیکا هەیە، ئیسرائیل هەیە، کۆمەڵی وڵاتەکە فرەنسا هەیە، ئێنە ببوورەکە کەنەدا هەیە، ئەمانە وڵاتی جوود زمانن بایلینگوەڵن، ئەبێ عێراقیش وابێ و خۆشبەختانە ئەوان ئەو پێشنیازیان گەیاندە حکوومەتی عێراق و دیارە دامەزراوە لە دەستوری عێراقی، بەڵام کاری پێ ناکرێ. ئێستا پەرلەمانێکی گەورە و زەبەلاحی عێراقی هەیە، نزیکەی 50-60 ئەندامی کوردی تایە، بەڵام 1 دقیقەش بە کوردی قسە نەکراوە لەوێ. لە کاتێک ئەمە حەلکردنی هیچ زەحمەت نییە، 5-6 وەرگێڕ تەرجمان دا ئامەزرێنم، تەکنیکی ئاسان هەیە ئێستا کابرا بۆ خۆی چی قساکە یەکسەرەکرێتە زمانەکەی تر و بڵاوکرێتەوە. خۆ بینیمانە پەرلەمانی فیللاندامان بینیوە، پەرلەمانی بەلجیکامان بینیوە، دیارە چۆری شەکەن. یەک چارەسەرکردنی ئەو مەسەلە هەر زۆر ئاسانە ئەگەر بیانەوێ، بەڵام نایانەوێ بیکەن. ئەوەیە مەسەلەکە. ڕخنەیەکی تر لە میدیاکان ئەگری لە کوردستانە، یعنی زۆر بە کۆڵەوار و نەخوێنەواری لە قەڵەمیان یا بە واتایڵی نەخوێنەوارێکی زۆری بەرهەمهێناوە بە تایبەتی لە بواری نووسیندا بەشێکی ڕێی ساڵی 2007 ئێستا ساڵی 2023 هەمان بۆ چوونەتەیە لەسەر میدیاکان. زانی کاکە من زۆر دژی ئەوم ئینسان تەعمیم بکات، جەنەرەلایزیشن، ینی گشتاندن. من ناتوانم بڵێم ماسمیدیای کوردی هەمووی خراپبووە یا هەمووی ئێستا باشە. ڕەنگە تاکە دیاردە ببینن لەم تەلەڤیزیۆن، لەو گۆڤار، لەو شت کە بەرەو باشی ڕۆیشت بێ، بەڵام ئەمە کەمە، ئەمە هەموو شتێک نییە. لە کۆمەڵی 20 شتی خراپی دواکەوت و یەکێکیان چاکەکرێ ئەی نۆزدەکەی ترکەی دەکرێت. بەڵام تۆ خۆت ئەڵەی یەک کتێب، یەک گۆڤار، یەک ڕۆژنامە، هەفتە نامە، مانگ نامە نابینی بە کوردێکی ڕاست و ڕێنووسێکی ڕاست بنووسێت. ئەمە قسەی ساڵی 2007. گۆڕانەکە ئەوەیە کە ئێستا خراپترە لە گوێرەی ئەو وەختێکەوە قسەم کردووە، ئێستا خراپتر بووە. یعنی بەشی ئەوەشی تیان نەماوەتەوە کە تەعمیم نەکە، هەر بە تەواوی خراپە. پێم وایە. بەڵێ بە بڕوای تۆ ئەمە لە چیەوە سەرچاوی گرت و ئایا ئەمانە بۆ خۆیان کەسی پسپۆڕ و یا بڵێن شارەزایان نییە لەو بوارانەدا ڕاوێژی لەگەڵا بکەن، یاخود ئەمە جەهلێکە و تێی کەوتون، یاخود مەبەستێکی تایە؟ ئەمە چییە؟ ئەزانی کاک ئارام مەسەلەی زمان کە من باسی ڕێنووسەکەم ئیسە خۆ ئەو مەسەلەوە نییە بڵێ وڵا کابرا کەسێکە باو لە باوکوداکێکی کورد و لە شارێکی کوردواریا پەروەردە بۆ ئیتر ئێمە توانین ناوی بنین زمانناس، زمان زان و زمانناس بەوە نییە، علمە. تۆ ئەگەر علمی زمانەوانیت نەخوێن دەبێ و نەتوانی بە بەڵگەی زانستی بیر و بەچوونەکانی خۆت پێشان بدەی و پێشکەشی خەڵک بکەی، کەواتە کارێکی زانستی ناتوانانی بکەی، بەو شێوەیە نییە. من کات دەڵێم ڕێنووس خۆیسا دەمی هەر نووسەر و ڕووناکبێرێکی کورد بکەیتەوە، پێی وایە ڕێنووسەکەی ئەو باشە و ڕاستە. بەڵام ئەگەر دانیشی لەگەڵی پێی بڵێ وەرە با قسەی لەسەر بکەین بزان بۆ ڕاستە یا ئەمە من بۆ بەغا هەڵی ئەزانم و تۆ بۆ پێت وایە هەڵت نەکردووە، هیچی پێ نییە بۆ دیفاعکردن لێی، تەنها وێڵە نا من ئەمەم پێ باشترە، بەڵام وەرە تێم بگەێنە بۆ باشترە لە ڕووی علمیەوە، لە ڕووی زانستیەوە بۆ باشتر. من یەک نمونەی بچووکت بۆ دێنمەوە. دا لە زمانی کوردیا دوو فونکسیۆنی دوو ڕۆڵی هەیە. دایەکیانەوەی ڤێربە، من پارەکەم دا بە تۆ، ئەوە دایە دەبێ بەجیای بنووسی. دایەکی تردەیە لە ماڵی ئێمەدا لە ماڵی خۆماندا، ئەوە پۆسپۆزیشونی پێوترێ. پۆسپۆزیشون ناتوانانی جایکێتەوە لەو شێ، دەبێت لەگەڵ وشەکە بنووسی، بۆ چونکە سربەخۆ نییە، بەستراوە بە پریپۆزیشونێکەوە کە پێشتر هەیە لە ماڵی خۆمان دا، ئەمانە بەسراون بە یەکەوە. ئەگەر لە نەبواە دا نەبوو لەوێ، کەواتە ئەبێ ئەمانە بە یەکەوە بنووسن، بەڵام پارەکەم بە ئەودا بە تۆدا ئەو دایە جیاوازە چونکە ئەوە ڤێربە کردارە. بەڵام وەرە نووسری کورتێ بگەینەکە وامەی نووسە، بەش ئەمایان ڕاستە ئەویان غەڵەتە، ئەوە تێ ناگات، چکۆ زمانزان نیە. ینی ئەمە بەستم ئەوەیە ئەو کەسەی کە کتێبێکی 2000 لاپەڕی بڵاوکاتەوە و دەبەرگی بڵاوکاتەوە معناوە نییە زمانزارە. ئەزانێ کوردی بنووسێ بەڵام شەرت نییە کوردێکی ڕاست بێ. ئەوجا ڕێنووس لایەنی تەکنیکیە لە ڕاستیە، ئەوە جایە کە تۆ کوردێکی جوان ئەنووسی، بەڵام ئەوە جایە کە کوردێکی ڕاست ئەنووسی، دووشتی جیاواز. بەڵێ کاک فەرات، بەڵام ئێستا لە دنیایەکی ئاڵۆزین، دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکان، پێشکەوتنێکی گەورەی ئایتی هەیە لە دنیا، ئەمانە لە ڕووی تەکنیک و لە زۆر ڕۆ معالەجەی بەشێک لەم گرفتانیان نەکرۆ کە تۆ ڕەخنەیان لێگریا، ئەوە زیاتر پەیوەندیان بە عەقلیەت و ئیرادەی خۆمانەوە هەیە. نەخێر ئەگەر پێت وابێ تەکنیک وەزعی زمانی ئێمەی باشتر کردوانە خراپتری کردووە. ئێستا جاران ئەگەر هەڵە دەکرا لە نووسینا لە شێوەی
دەربڕی نابا بڵێن هەڵەکە سنوورێکی هەبوو تاسیری ڕەنگە لە 50 کەس بکردای لە 100 کەس بکردایکە ئەو کتێبەی خوێندەوە ئێستا تەلەڤزیۆنەکە نەک هەر 6 میلیۆن کوردەکەی خۆمان 20 میلیۆنی کوردەکانی دەرەوەی ینی بەشەکانی تری کوردستانیشی خوێندنەوە تاسیرەکەی ئێستا ئەوەیە کە مێشک و بیرکردنەوەی ئەو 20 میلیۆن شتێکەکەدا جاران کتێبێک تەنها تاسیری لە 50 کەسە کرد ئێستا تەلەڤزیۆنێک تاسیر لە 20 میلیۆن کەسەکە ئەو هەڵەیە بڵاوە کاتەوە لەبەرەوە زەرەری ئێستا ئەو زیانە ئێستا بەهۆی ماسمیدیاوە ئاگاتە مرۆڤی کورد و خوێنەری کورد زۆر گەورەترە. بەڵێ ئەگەرم بۆچوونەم پرسیارێکی کلاسیکی نەبێ ئایا پێشکەوتنی تەکنەلۆژیا و شاشە و ئەوانە هاتووەتە کایەوە بۆ خۆی هەست ناکەی کاغەز یا بۆن و بەرامە و تام و چێژی کاغەز پاشەکشەی نەکردووە کاغەز تا ڕادەیەک بڵێ بەڵام بڵێ کاغەز بە تەواوی لاچێن نەخێرە چونکە ئەو ماسمیدیایی کە زیاتر بە تەکنیک پێشەکەوێ فەرهەنگێک بڵاوکاتەوە کە فەرهەنگێکی ڕووەکیە فەرهەنگێکی سەتحیە فەرهەنگێکی قوڵ نییە لە ڕاستیە تۆ لە تەلەڤزیۆنەوە چاوەڕێ ئەوە مەبە کە تیۆری ئەنشتاین و یا ئەفلاتون فێربینتیایە ئەوەی لە تەلەڤزیۆن بڵاوکرێتەوە ڕەنگە خەڵکە عامەکە هەمووی گوێی لێگرێ و دەیبینێ لەبەرەوە تەکنیک نەبۆتە هۆی ئەوەی کاوازاکە باشتر بکە پێم وانە. بەڵێ بەڵام تۆ بۆچوونی شدووای ئەڵێ ئێمە بە تەواوەتی لاسایی ئەوروپا و ڕۆژاواکەینەوە. بەڵێ بەڵێ لە زۆر شتا ئەوەی کە بە ناوی فەرهەنگەوە ئەوەی کە بە ناوی شارستانەتیەوە پێشکەشەکرێ بە خوێنەر و بینەری کورد بەڕاستی فەرهەنگی ئێمە نییە لە ئەوروپاوای هێنن بەبێ خۆشیان لی تێگەیشت بن و دەبێتە هۆی نزمکردنەوە نزمبوونەوەی ئاستی تێگەیشتن و بیرۆخۆشی ئینسانی کورد من مەبەستمەوە نییە ئەوە فەرهەنگێکی خراپە فەرهەنگێکە بە کەڵکی ئێمە نایەت لەگەڵ ژیان و بیرکردنەوە ئێمەیان ناگونجێدەنا بۆ خۆیان شتێکی باش بەڵام ئێمە چی بکەین خۆتۆ خۆت بە وشەی ئیمپریالیزم ناوێ بەڵێ ئیمپریالیزم هاتوۆتە ماڵەکان فەرهەنگی واتە ئەڵە هەتاڵێ هاتوۆتە سەر شوێنی خەوتنەکەشمان لە زۆر شتا دەکرێت ڕێ بگیرێ هەروە بۆ هینێش نییە بڵێ وڵا بە کەیفی خۆی دەتوانێت تەراتێن بکە لە وڵاتی ئەمەیە بە هەندێک قانون ئێمە توانین ڕێ لێ بگرین. پێت وایە ئێستا بڵاوبوونەوەی ئەو فەرهەنگە تەکنەلۆژیە گەورەی کە ئێستا هەموو ماڵەکانمانی گرتوۆتەوە چارەسەری هەیە ڕێگری هەیە چارەسەری هەیە بەڵام من نازانم یا جنابەت بە شێوەیەکی تر بەکاری هێنی من مەبەستم نییە تەکنۆلۆژی دژی تەکنۆلۆژیاکە من دژی ئەوم کە تەکنۆلۆژیا پەیامێکی لەگەڵ خۆی هێناوە ئەو پەیامە هی ئێمە نییە و ئێمە ئەتوانین خۆمان لادەین لەو ئەو پەیامە چییە؟ پەیامی ئەوەیە ڕۆژاوایکردنەوەی کە جەلالی ئالا ئەحمەد پێڵێ غەرب زەدەگیەوە خەڵک ببێتە دەریێشی ڕۆژاوە ئەمە شتێکی هەتا بڵێ خەتەرناک. بەڵێ من لەسەر ئەم بەشەی بەرنامەکەمان کە لەسەر زمان و فەرهەنگ بوو هیچم نەماوەگەر شتێکت مابێ لە کۆتایی بە بەشی یەکەمی بەرنامەکەم دێنم ئەوەی مابێ دیسانە ئەو ڕەشبینەیە کە هەمان بەرامبەر هەلومەرجی زمان و فەرهەنگی کوردی کە بیرکردنەوەیکی جدی دەوێ بیرکردنەوەیکی دووربینانەی ئەوێ بیرکردنەوەیکی دڵسۆزانەی ئەوێ بەم عەقڵێتی کە ئێستایی بابەڕێوە چارەسەری زۆر زەحمەتە. بەڵێ سپاس بۆ فەرات شاکەلی لوسەر یاخود ڕووناکبیر سپاس دەکەم لە بەرنامەی جێپەنجە ئامادەبیت. سپاس بۆ ئێوەش و بۆ ئەو دۆستە خۆشەویستانەی کارە تەکنیکیەکانیش دەکەن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ فەرهاد شاکەلی نووسەری کتێبی زمانی گەردەلوول خەونی شنەبا تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس.